وەرزی سەرمایە و هێشتا بەشێکی زۆری وڵاتیان بەشەنەوتیان وەرنەگرتووە. ومن شخصيا دەچم خۆم لە هەموو ماڵێک لە گوندەکانی دوورترین گوند لە شاخ دەچمە ناو خانووەکە تەکید دەمم کە ئەو عائیلەیە ئەو ماڵە حوسەتی خۆی وەرگرتووە. ئەوەش قسەی وەزیری سامانە سروشتیەکان و دەڵێت پێش وەرزی سەرما بەرمیلێک نەوت دەگەیەنە ماڵ یەرا وڵاتیەک. بەشێک لە وڵاتیان هەڵەبجەش دەڵێن کوا بەرمیلە نەوتەکە. من بەرمیلە نەوتم کڕیەوە 150,000 بەڵێنێکیان نییە ڕاستبێ ئیلا ئەوە نەبێ بۆ گیانی میلەت دروست بوون بۆ میلەتی خۆشمان ئازان ئەوەی کە بە میلەتی خۆمانەکە ناتوان بە خەڵکی کەی بکەن. مان وەرنەگرتە براکەم عالم سەرمایەتی و نیوەی فەقیرەوە ئەوەی بێتی چێنێ ئەوەی نێتی فەقیرەتەوە. ئەو وەزیر خۆی ئەزانێ وەزیر کە قسەیەکی کرە بێ بیباتە سەر بەڵام کە نەتوانێ هۆکارێکەیە. الله حاجی بێرام چی بیان دەکوە هیچی ناردووە کامان ئارێ هەڵەبجەکوە نەوتی وەرگرتووە نەوت نییە لەم شارە نەوت کو ئەوە سانداوە بەرمێکی ناوە خەڵ دەبە دەبەی کرێ دەبێ بەچەند لە بازارە دەبێ نەوت خەڵقی کرێ بە 16 بە 15 دوو دەبەنەوت بە 30,000 دینارە فەقیری وایە نەوتی نییە. لە بازاری ڕەشدا بەرمیلێک نەوت بە 150,000 دینارە. نەوت فرۆشێک دەڵێت خەڵگەیە دەبەیەک نەوت لە ماڵەکەیدا نییە بارودۆخی خەڵک بۆ وەرزی سەرما خراپە. هەر وعدە دەن و جێبەجێ ناکەن سا چل بایعی هەڵەبجە ماوە کە نەوت وەرگێ هی پار تایسا نەوت ناتووە تر نەوتی ژەر خەڵک وەگرانەی سێنێەوە 150,000 من هەر خۆم نەوتم برگە بۆ ماڵان نەوت خوا لە خێری دەرنەکە مسلمانی تر سندوێتی نەوتی قەترە نەبوون. خەڵکی هەرێمی کوردستان ژیانیان لەگەڵ بەڵێنە بێکردارەکانی دەسەڵاتدارانی کورد ڕایەناوە و بە دووری نازانن زستانێکی سارد و تاقەت پڕوکێن بەبێ وەرگرتنی بەشەنەوتەکەشیان ببەنە سەر. بەڵێنەکەی وەزیریش بخەنە سەر خەرمانی لێدوانە بێبنەماکانی دیکەی حکوومەت. دەچمە ناو خانووەکە تەکید دەمم کە ئەو عائیلەیە ئەو ماڵە حوسەتی خۆی وەرگرتووە. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.